عمامە پاکەکان، ئەوانەی ملەوەث نەبوون، ئەوانش چڵکن و پیس نەبوون بە پارتی وێچەتی و بە چوونە جەبهەکان. ئەو زمانەی تەنزیمی دەولە هجومی کرد بۆ مەخمور، ئەو هەموو مەلای ڕاست بوون و تیان جیهادە فی سەبیلیلا مقاومەی بکەین. ئەی خۆسە هەموو مەخمور بەدەست حەشدی وحشیەوەی. ئەی باش ئەوانەی دووز، ئەو خەڵکە جوامێرە دیندارە پیاوە شەریفە بە سەبرانەی لەو سەر مەرزەی ئێمە بوون، لەو سەر حدوودە لەگەڵ تاغوتانی بەعس و تاغوتانی ئەهلی شیعەگەرایی ڕقن. ئەی ئەو جوامێرە شەریفانە ئەو هەمویان کە بەسەراهات لە دووز، لە داقوق، لەو ناوچە دابڕاوانەی تر، ئێ باشە خۆوانش ئەهلی خۆمان بوون. ئەوانەی کە بە پاڵنەری دینی بەرگریان لە ئەهلی فەلوجە نەکرد، ئێ باشە وایە بە پاڵنەری دینی و کوردێتیەکەتان نەک کوردایەتی بەرگریتان لەو جوامێرانەی دووز بکردایە. خۆرەوانە لە ناوتان ئێستا ئاوارە بوون. ئەی ئەو کەسانەتان، ئەو مەلایەنەتان کە گریا بۆ یەزیدیەکان، ئەوە بۆ ئێستا جوامێرانە ناڕۆن بە پیر خەڵکی دووزەوە کە ئێستا لە کامپەکانیانە و زستانیشیان بەسەرهاتی و ئەوان خەڵکی گەرمیانیشن، فێری ئەو سەرمایە نەبوون کە پێویستە زووتر بە دەنگیانەوە بچن. ئەی بۆ ئەوە ناکەن، ئەی بۆ لە مزگەوتەکانەوە هاواریان بۆ ناکەن، ئەی بۆ ناتوانن کەلوپەلیان بۆ کۆکەنەوە، نەک لەوەی فڕێدەن، لەو کەلوپەلانی پێویستان پێیەتی خۆتان و ئەیان دەنێ. عەزیزانی من، بیرمەندانی ئیسلام، خەڵکە جوامێرەکەی ئیسلام، زۆر ضروریە ئێمەوە حساب بکەین قۆناغێکی نوێ ئێستا دێ بەسەرمانە. و مەترسی ئەوەشم دانێ وتم بەخوا قەسەم ئاوا بڕوە لە ساڵی 2027 دە ساڵی تر ئەوەندە غەریبەکەون، ئەوەندە جاهلەکەون بە ئیسلامەکەتان، لە خەڵکی سنە خراپترتان لێت. خەڵکی سنە و ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی کە کەوتونەتە ژێر تین و فشاری سەفەوی، نە بە زمانی کوردیە خوێنن، تەشەیوعەکەش بە زمانی کوردی ناخوێنن، تەسەنونەکەش بە زمانی فارسی ناخوێنن. یعنی لە هەردوو ئینتیماکە بوون. ئێوە ژوانە زانواتان لێ بەسەر نایە. یەکەم پلانی شیعە ئەوەیە وەکو نەسارا تەجهیلتانەکەن، نایهڵن دینەکە تێبگەن. ئێوە ئاگاتان لێ ئێستا لە هەورامانات و شارە زور و هەڵەبجە و ئەترافیە و لە کەلاری کۆن ئێستا ئەوان چ ممارەسەی چی ئەکەن ئێستا. ئەنجا ئەوەش دڵنیابن عەزیزانی من، و ئەمە بە تایبەتیش بە مەدخەلیەکانەڵێن، بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم ئیغتیالتانەکەن یەک و دوو، بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم قائمەتان بۆ ڕیزەکەن وەکو ئەو قائمە 145 ناوەی کە ئالی سونە بڵاویان کردوێتەوە کە لەو سەری زوبەیرەوە خەڵکیان تیا کوشت هەتا مووسڵ. ئەنجا بەدەستی کوردە لادینیە مرتەدەکانیشەتان کوژن، جگەلەوەی کە خۆشیان دێنەی کوژن و تەسویریەکەن بۆی لەوێ تەرفیعی پێ بکەن. هەروەکو چۆن کە کاک خالیدیان کوشت، خالیدی مامۆستا سەلاحەدینی خەبات لە ناو جەرگەی سلەیمانیە کوشتیان و دوای ئەحمەدی پور خۆی پێوە بادا کە گوایە ئەو کردوێتی لە کاتێکا کە ئاسایشی سلەیمانی هاتن و ئەترافەکەیان گرت و دوای خەڵکی تریشیان گرت و ئەحمەدی پوریشان بە سەلامەتی ڕوانەی مەریوان کردەوە بۆی تەرفیعی پێ بکە. لەبەرەوە ئەوەش بزانن کە ئەم ئیشانش بەرامبەرتانەکەن، بەخوا قەسەم بەرامبەر مەدخەلیەکان ئەوەڵ زەربە لێتانە دەنەیکەن. لە ئێمە ئەترسن تا ڕادێک، ئەڵێن چونکە گەر چوارمان لێ کوشتن لە ئەهلی سەلەفیە جیهادیەکە مقاومەمانەکەن، ئەوانەی سووریانمان بۆ دێنەوە یا خۆیان دروستە بنەوە بەرامبەرمان. بەڵام ئەڵێن مەدخەلیەکان سەریشیان بڕی، ئەڵێ باشە و عەبادی وەلی ئەمرمان کۆڵیشتان لێ نادەن، چونکە ئێوە لە 100% بە وەهابی ئەزانن. ئێمە بە وەهابی نازانن، بەڵام ئێوە بە وەهابی ئەزانن کە هاتە سەر حوکمیان هەمومان هەر بە ئەهلی ئەبوبەکر و عومەر ئەزان، خوا لێیان ڕازی بێ. و ئەو مامۆستا بەڕێزانش کە عەمامە پاک ماون و نەزانن پارتی وێچێتیەتان پارێزە، پارتی وێچێتی خۆشیان ناپارێزن. ئەو هەموو خەت و باڵی ناویەچێتی بینیمان کە چۆن خۆیان لە ناو خۆیانە یەکتری ئەکوژن و یەکتری ئەتەپێنن، یەکتری کەنارگیرەکەن، سەر لێ شێوا و گومڕا، مفلیسی فکر، مفلیسی سیاست، مفلیسی ئەدەب و ئەخلاق و قیەم، هی تەنزیمات هیچ شتێکیان پێ نەماوە. ئەبوایە بەدیل بین. حرەکەتی تالیبان کە بوو بە بەدیلی جەمعیەی ئیسلامی و حیزبی ئیسلامی و ئیسلامیەکانی تر، واقعەکەی هەر ئاوا بوو.
اختلافات و گەندەڵی بوو، خەڵک کوشتن بوو، نەمانی ئەمان بوو کە ئێستا خەڵکێک چاوەڕێوە کە ئێمە بەدەستی دەستنوێژەوە حراسەتی لێ بگرین و ئابڕوو شەرەف و ناموس و سەرۆت و سامانی بپارێزی.